من بەڵەنجاسم دەرچوو بەشی شیکاری نەخۆشیەکان لە پەیمانگەی تەکنیکی پایتەخت. لە ماوەی 2 ساڵی خوێندنم لە پەیمانگەی تەکنیکی پایتەخت توانیم ببم بە خاوەن بڕوانامەی دیبلۆم لە بەشی شیکاری نەخۆشیەکان. لە ماوەی 2 ساڵی خوێندن لە پەیمانگەی تەکنیکی پایتەخت توانیمان کۆمەڵێک زانستی نوێ فێربین لە بواری زانستەکانی شیکاری نەخۆشیەکان و هەروەها چەندین گەشتی زانستیمان ئەنجامدا بۆ ئەوەی زیاتر فێری زانستەکانی بواری شیکاری نەخۆشیەکان بین. لە دوای دەرچوونم لە پەیمانگەی تەکنیکی پایتەخت لە ئێستادا لە یەکێک لە تاقیگەکان خاوەنکاری خۆمم و ئێمە لەو تاقیگەیەدا ڕۆژانە چەندان پشکنینی جۆراوجۆر دەکەین بە شێوەیەکی زانستی پشکنینەکان ئەنجام دەدەین. من لێرەوە سوپاسی پەیمانگاکەم دەکەم کە توانێن ئەو زانستە نوێیە بە من بەخشن بۆ ئەوەی بتوانم خزمەتی کۆمەڵگاکەمی پێ بکەم.